جارێکی دیکە دەرچوانی پۆلی دوانزەی ئامادەی بۆ ناڕزایی دەربڕین گربوونەوە و شەقامی بەردەم وەزارەتی خوێندنی باڵایان بە تەواوی داخست. ئەوان بەوتنەوەی چەند دروشمێک داوایان لە وەزارەتی خوێندنی باڵا دەکرد ماندووبوون و ڕەنجی ئەم ساڵیان بە دەرنەبات. بنمرين اوت بيت بوينت صار لبشك ورجيراهم كبار باش تا حفت ورجيراوا يعني حف معدل فرقه زور زور جناحوا زور بما اللي ور جيران يعني كم انت ذاك ورنا الجيرابه والله لشون الشيء يدرزي خوينيا داوامنا وياك كرسي كان زياد كان نكبتنا كوليج بيجيشكي ياخذ نكبتنا نودو كان داوا كاري ما ويا سرزم بشكان خم نوت واش هنا بتنها كوليج بيجيشكا كان زياد كريم من ورا من اجريتوا ورا جيرم يعني الكوليج بيجيشكا كان ورا جيرم نوت واش هيس كوليج بيجيشكي ورنا جيراو ئەو دەرچوانەی ئەم ساڵ چوونە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا ئەو دەرچوانە بوون کە کۆن نمرەیان لە ئاستێکی بەرزدایە و لەو کورسیەی بۆیان دابین کراوە ناڕازین و دەڵێن لە ئاست نمرەی ئەوان نییە. من کۆن نمرەم 92.8 لە کۆلیژی پزیشکی هەولێر وەرگیراوم بەڵام بە پاراڵڵ ئەبێ کۆمەڵپارە بدەم لەبەر تەنها 2 پۆینت ئاخر ببزانم لە چ شارێک لە چ وڵاتێک ئەو شتە هەیە لەبەر 2 پۆینت ئەبێ من ئەو هەموو پارەیە بدەم. من بە کۆن نمرەی 97 لە کۆلێژی پەرستاری وەرگیرام کە ئەم کۆلێژە ساڵانی پێشوو هەشتانەی وەرگتووە. ئێستا زوو بەرز بەڕاستی ئێمەش بیت شێوێکە بە قبول ناکەین و هەوڵەکانیشمان بەردەوام دەبێت سبێنش لە بەردەم پەرلەمان دووبارە خوبشاندان دەکەنەوە بەردەوامین تاما فکرمە بەدەستدەهێنین. وەزارەتی خوێندنی باڵا ئەم ساڵ بە ڕێژەی 100% خوێندکارانی وەرگرت بەوە 43277 خوێندکاری لە تەواوی بەشەکانی کۆلیژ و پەیمانگەکان وەرگرت نزیکەی 4600 کورسیش بە بەتاڵی مایەوە. بەڵام ئەم ساڵ گرفتەکە لەوە سەرچاوی گرت کە کۆی نمرەی خوێندکاران بەرز بوو. بۆ نمونە پارساڵ لە تەواوی هەرێم تەنها 5 خوێندکار سەتی هێنابوو بەڵام ئەم ساڵ 21 خوێندکار کۆ نمرەی سەتی هێناوە. بە هەمان شێوە پار تەنها 143 خوێندکار 99 هێنابوو بەڵام ئەم ساڵ 257 خوێندکار کۆ نمرەی 99یان هێناوە. سیرۆن حوسێن، کورسات نیوز، هەولێر.